سڵاتانە بێت. یەکێک لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیدارەکردنی قەزای زاخۆ بوو. بێگومان بە بوونە ئیدارەی سربەخۆ ئەو ناوچەیە لە ڕووی ئیداری و خزمەتگوزاری گۆڕانکاری زۆر بەخۆیەوە دەبینێت و هەروها کار ئاسانی زیاتر بۆ هاوڵاتیان فراهم دەکات. ئەمەش لە خێرا ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیانەوە بگرا بۆ کەمکردنەوەی ڕۆتین و زیادکردنی پرۆژەی خزمەتگوزاری بێگومان لە سەرجەم ئەو ناوچەیەدا. مەبەستمەوە بەردامێت تەرخام بکەم بە بوونە ئیدارەی سربەخۆی زاخۆ. ئەمیش بە میوانداری بەڕێز گوهدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی زاخۆ. کاگوهدار خێراتی. زۆر سپاس ممنون. سەرەتا من بە ناوی خۆم و ستافی کوردستان 24 پیرۆزبایەت لێ دەکەم بۆ وەرگرتنی ئەو پۆستە. زۆر سپاس یاواتکە زۆر لە دەستپێکدا ئەمەوێت لێت بپرسم ئەو تەحویلە لە قەزایەوە بۆ ئیدارەی سربەخۆ لە ڕووی کارگێڕی لە ڕووی با بڵێین خزمەتگوزاری چ سوودێکیە. بێگومان خۆتان ئەزانن کە یەکێک لەو هەنگاوانەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەی هاوێژێت کردنی یان کۆمەڵێک دەقی کارنامە هەیە دەیکاتە کردار. یەکێک لەو دەقانە لە کارنامە ئەوە بوو کە ڕۆتین کەم کاتەوە خزمەتگوزاری زیاتر بکات. ئەمەوێت بەبەستمە ئەو لە جەنابتەوە بزانم ئایا بە بوونە ئیدارەی زاخۆ ئەم دەقە تێکستیە لە کارنامە دەبێتە کردار؟ بەڵێ شک تێدانینە کە بەرنامەی کابینانە حکوومەتە هەرێما کوردستانê و بەرنامەی تایبەتê cenabê serokê حکوومەتیش ew bû ku desthilat bihêne şorkirin bû qeza û nahiya. Hedmen îdara serbixwe zaxo bûn be îdara serbixwe zaxo petir dê xizmeta şarê zaxo an ku devera zaxo ku îdara serbixwe ket ji nahiya xizmetguzariya û heta nahiya kargirî veş. Hedmen giringiya xwe dihebe û ev bernamece ku kabîna heye حکوومەتە هەرێما کوردستانê danayê dihête cêbecêkirin û dibête kirdarî ji zaxo. زۆر باش. بۆ بینەران ئەگەر هاوکارانم ئامادە بن کۆمەڵێک داتامان هەیە لەسەر ئیدارەی سربەخۆی زاخۆ. بێگومان ئیدارەی سربەخۆی زاخۆیان زاخۆ وەکو قەزا یان وەکو ئەوەی کە دروست بووە لە ساڵی 1964 دروست بووە. ڕووبەری مەساحەی زاخۆ 1209 کیلۆمەترە، نزیکەی بە نزیکراوی 300,000 کەس ژماری دانیشتوانیتی، 90,000 پەنابەری تێدا نیشتەجێیە. واتە 22% ئیدارەی زاخۆ دانیشتوەکانیان پەنابەرن و 77% یان بۆ 78% دانیشتوانی خەڵکی ئەو منطقەیان خەڵکی هەرێمی کوردستان. کاک گودار ئەو ڕێژە بێگومان ڕێژەیەکی زۆرە، ینی نزیکەی 22% بۆ 23% پەنابەر لە زاخۆ فشارێکی لەوانەیە کەم تا زۆری ئابووری لەسەر ناوچەکە دروستکە. لە ڕووی ئەو فشارانە و ڕوبڕوونی ئەو فشارانە و لە هەمان کاتدا مامەڵەکردنێکی دۆستانە و خانەخوێیانە لەگەڵ پەنابەرانی کە لەوێن ئەو پەنابەرانە چۆنە و لە ئیدارەی زاخۆ چۆن مامەڵ لەگەڵ ئەم دۆخە دەکرێت؟ پێش ئەوێ بێمە سەرفێ من دوێت ئەسیشارەتێ بدەم کوش ساڵە 2014 پشتی شەڕێ داعشێ دەست پێکری ژمارەیەکە زۆرە پەنابەران هەمی ناوچێت عێراق ڕۆلکردنە هەرێما کوردستانê. زاخۆیەکی شوان شارە بوو ku ڕاستی مهوانداریya xwe wekû hemî cara ku şêweyekê berfir he pêşwazî li wê xelkê kir û xelek hate zaxû û hatine nav kempê aware. Hedmen di wî wextî da jek er wekû cenabê we zanit ku qeyraneka darayî ji hebû hemûha li vê alî jek şer bû li gel terorîstên Daişê. Ev penabere hemî hatine nav şarê zaxû û ev rêja konûket diyaret divê grafîkê da rêjeka zor ya kême haliyen وقتی دا نزدیکی 500,000 حتی 700,000 پنابر لزاخو بود چند کمپ هبون تعامل کردن خلک زاخو گل پنابران وان چند سالی بوده جه دستخوشی و سپاسی و کو همی جارا سلمان دی کو دور زاخو کو اداره سر بخو زاخو یعنی سنور زاخو کو مهواندوز بو و تعامل کا مروانه گل خلک کریب به فرق جداهی هر شی هر نتوایی که بدن هر اشعالیه که هات بت رو کلبت زاخو حتما بو ما افریجا زورا بارگرانی بود وقت خدا نوکه و کو اداره سر بخو زاخو تعامل کردن گل 22 سادش جمارا دانشته زاخو پیوستی به زور خدمت ها و امواک اداره سر بخو زاخو
تەخسیریە ناکەن بۆ هەندێک و کاروبارێت ڕۆژانە و ژیانە خەڵکی کەمپا شێوەیەکی ئاسایی وەکو خەڵکێکی دەڤەرێ بژیت وەکو خەڵکی زاخۆ بژیت سوپاسی هەمی خەڵکی خۆتکەن وەک ئیدارەژێک حتمما تەخسیری نەکرێت ئەرکتان لێرە قڕز دەبێت چونکە ئێستا ئیداری سەر بەخۆن جاران ئەگەر خزمەت گوزاریەکان وەکو قەزایەک مامەڵی لەگەڵ کرا با ئێستا وەکو ئیداری سەر بەخۆیە بۆیش بۆی هیوایم کە پەنابەران لە ئیدارەی سەر بەخۆی زاخۆ سوودمەند بن ئەگەر هیچ کۆمنتێکت لەسەر ئەم ئیشەنەماوە بچی لەسەر سوودمەند دەبێت نامەوێت هەندێک ئەوە ینی ڕاستیشێک مە پێنگاوێت هاوێتین هەر دەست پێک بۆ هەندێک و چونکە زۆر ئالیان و خزمەت گوزاری بوو پەنابەرە تێداکردنی حتمما بوو شارێکی وەکو زاخۆ 90,000 ئاوارەژێک ینی بێژن دویا خزمەتەوانە زیاتر بهێتاکردنی ئێمە تەخسیر ناکەین و سوودمەند دەبین لەو بڕیارەی کە ئیدارەی سەربەخۆی زاخۆ لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران درراوە ئەوانیش سوودمەند دەبن وەکو خەڵکی زاخۆ چونکە ئێمە تەعامل گەلوانەکەن وەکو خەڵکی زاخۆ ینی فەرق و جیاوازی نینە هەم وەکو هەوڵاتی زاخۆ حسابن زۆر باش دەست خۆش بێت گرافیشی دووەمان ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە 1970 گوند پێکاتەوە بەڕاستی یەکێک لەو کێشانەی کە بەداخەوە لەم دواییە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ئەو گوندانە بووە پرسی تۆپ بارانکردن بوو لەلایەن تورکیاوە و دەستدرێژەکانی پەکەکە بوو بۆ نمونە ئێستا تەماشە دەکەین 49% ئەو گوندانە ئاوەدان کراونەتەوە لە بەرامبەردا 51% ئاوەدانیان بێگومان مەبەست لەسەر ئاوەدانی ئەوەیە کە خزمەت گوزاریەکانی حکوومەت هەرێمی کوردستانیان پێ نەگەیشتویان مەزموعەیەکیان لەبەر تۆپ بارانکردن و شەڕی نێوان پەکەکە و تورکیا بەجیانشت ئەمێت کۆمنتی تو لەسەر ئەوە بزانم ئایا ئەو 50% چ کاریگەریەک لەسەر ناوچەکە بە شێوەیەکی ینی گشتی دروست دەکات و مامەڵەی ئیداری ئێوە لەگەڵ ئەم گوندانێک کە ئاوەدان نەکراونەتەوە چییە و پەیامی خۆتان و گوتاری خۆتان بەرامبەر بە پەکەکە لەم دۆخەداچێت بەداخەوە ینی ڕاستی ئێکش کێشێت هەرە مازنێت شارێ زاخۆیان دەڤەرە زاخۆ ئیدارا سەربەخۆک و ئەڤەنە دەست درێژیت پەکێکێنە سەر گوند و وارێت مە ڕاستیژێک زۆربەیە زۆرە گوندا پشتێک و تۆپبارانên تورکیا هاتیینەکردن ئەو گوندانە هەمیت چۆل بووینە پێشتر ئەو گوندە ئاوادانی لێ هەبووە خەڵکی وێ وان گوندا گەشت ڕۆی گشت و کاڵیڤە و زیراعەتێڤە و ڕۆی خودداکردنا مەڕ و ماڵاتە ژیانە خودت برەسەر و ڕاستە هەندێک گوند حتانوکە وەکو پێویست خزمەت نەگەشتێ دەسەم شێن بێژن نسبەیەکە زۆر خەڵکی سەر ماڵ و ملکی خۆ بووە بەداخە پەکەکە بووە کێشەیەک بوومە لێ منتەقەی چکە وەکو جەنابی زانن ناوچەیەکە سنووریە ناوبەرە هەردوو وڵاتادا تورکیا و کوردستانێدا حتمما ئەو بوونە کێشەیەکە مازن بوو مەلدەڤەرێ و زۆر خەلکێمە ئاوارە بووە ئەوێ تەسیری ژیانە خەلکێ کریە تەسیری ئابووری هەرێما کوردستانێ کریە تەسیری پێکهاتی وێ منتەقەیژ کریانی ئەف خەلکە دایمە سەر ماڵ و ملکی خۆل گوندێت خۆ وەکو ژیانەکە نورمال ژیانە خۆ دەرباز کەینە بەس بەداخەوە پەکەکە بووە سەبەبێ هەندێک و منتەقێت مە ئەوکو ئەو ناچێت زۆربەیە زۆرە گوندێت مە بینە چۆلکردن ڕاستیژێک ئەوە بوومە جێ دڵگرانیە پێویستی پندێ ناکردن و ئەلڤان منتەقا بێژن کوردیاتی و شەڕی خۆ بکەن پێویستە جێ کورداتی و شەڕی وانایە جدایە بووە سەبەبێ هەندێک و تورکیاژ بەردەوام تۆپبارانێ ناوچێت سنووریەت وێ منتەقی بکرد هەروەسا تورکیاژێک زەرەرەکە زێدە گەوەندیە منتەقێش لای داروبارە و ینی خەڵکی ئەم گوندانە ناچارن گوندەکانیان بەجێ بەداخەوە دەست لەسەر شوانکاری و کشتتوکاڵی و ئەو کۆمەڵەشتانە بردن بەداخەوە ئەوەی لایەنێکە لایەنی تریش لایەنی ژیانەکە وەکو من بەحس لێکردی ینی ژیانەوێ خەلکت مەترسیەدایە ڕاست مەترسیە خەلکێژێک هەموو سەبەب پەکەکە بووە و تۆ بارانکردنەوە تورکیا بووە مە داخوازە هەیەک و شوان ناوچە یانوان منتەقا بهێنە کێشان و هەروەسا تۆپبارانە تورکیاش بێتە ڕاستی بوو خیندە خەلکی مە بەگەرێتە سەر ژیانە خۆیان نۆرمال بۆ هیواین لە گرافیکی سێم ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە 6 شارەوانی و سێ ناحیە پێکدێن ناحیەکان بریتین لە باتیڤ دەرکار ڕزگاری طبعا ئەو ناحیانە بەر لە ڕاگەیانی ئیداری سەربەخۆ بۆ نمونە لە ڕزگاری 49 گوند و 5 کۆمەڵگاوەتە 5 مجەمەعی تێدا لە دەرکار 69 گوند و 3 کۆمەڵگا لە باتیڤاش 75 گوند و 3 کۆمەڵگا ئێستاش بڕیار وایە کە هەر یەکێک لە پێگۆڤاو
ئافگانیش ببیتە یان ئافگانی ببیتە ناحیە نعم. ئەمە چۆنە و چۆن نعم. دەستان بۆ بریارە کردووە و کەی ئەم بریارە ئەکەوێتە واری جێبەجێکردن جارب یەکەم شت یا یەکێک و دویا پیرۆزبایە خەڵکی باتیڤاکن و پشتی بریارە قەزابوونە ناحیە باتیڤا دەرچووی بۆیە قەزا زاخۆ وەکو ئیدارە ji du qeza pêt senterê bacêrê qeza zaxû û qeza batîfa her wesa biryara derçûna nahiya bêgova jiya hatiye dan tenha avgenîşma renge şwênê cê wê bête gorîn bû cihekê dî mustaqbel da nahiyeka dî ji dê zêde bîte ئەنی ئافگانی لە شوێنی خۆی نامێنێتەوە شوێنێککە بۆ carê çû biryarê nîhay nehatine bes tenha bû hindê ku rê xwe qanûnî dirist wergirêtin batîfa bûye qeza û bêgova resmî biryara wê derçûye bûye nahiye حتما جغرافیا سنوری زاخو یان کو بیژن اداره سربخو زاخو هندک تعدیلات یان دستکاری دوید بهت تذکرنی اشناحیا اداری و اوجد مستقبل که نزدیک داد پلاننامه داره و کو اداره و کل جهت پیوندی داره الحکومت بێگومان بە بوونە قەزای باتیڤا و بە بوونە ناحیەی پێگۆڤا و ئافگەنی خزمەتگوزارەکان زیادە من ڕۆتی کەم دەبێتەوە ئەمەوێت قسە لەسەر کەمکردنەوەی ڕۆتین و زیادکردنی خزمەتگوزاری بکەم بەڵام دەرفەتم پێ بدە هاوکارانم لە زاخۆ پاکێزیشیان لە سەیداری زاخۆ دروست کردو پێکەوە بین ئیدارە سەرخۆیە زاخۆ لە ئەنگۆ هەمیە پیرۆز بیت و هیویدارم ئیدارەکە خزمەتگوزار بۆ بنەماڵێت شەهیدە و پێشمەرگە و هەمە خەڵکی وێ دەڤەرێ دەست پێکەک و قویناغەکە نوێی دەست پێ بکەت بۆ هەندێ پێچێ بین زێدەتر خزمەتە هەنگێت خۆشتەوی بکەت. لە ڕێکەفتی 28 تەمووزە ساڵا 2021 ئەنجومەنێ وەزیران بە سەرۆکاتییا مەسرور بارزانی بڕیار لەسەر ئیدارەیە سەربەخۆیە زاخۆدان و پاشی و لە ڕێکەفتی 20 مەها ئەیلولە هەمان ساڵ دەڕێو ڕەسمێکێدا و بە ئامادەبوونا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê ئەف بڕیار کەتە توارێ جبەجێکردنێدا و سەرپەرشتە ئیدارەیە زاخۆ ژی هاتە دەستنیشانکردن. هەفدەمە ji pêxemetî nehêlana rotînên kargerî û xizmetkirina zêdetira welatiyan û birêvebirina mamele û kar û erkên wan çendên rêveberî jî bûyîne serbexû rasterast bi wezaretan û rêveberiyên giştî ve hatîne girêdan. Rêveberiya polîsa Rastaxo seredariye dikitin gel rêveberiya giştiya polîsa Elhewlêrê û serokatiya şarawaniya Zaxo jî dîsa ve Rastaxo seredariye dikitin bi qonaxa duya û aliyetaya hatiye durustkirinê şarawanî jî bide rêveberiya giştî û saxlemî jî bide rêveberiya giştî û perwerde jî bide rêveberiya giştî û her dîsa ve çandin dê bide rêveberiya giştî. Van pêngavan jî asankariyên baş bi welatiyan peyda kirîne û ew bi vê çendê û dana vê biryarê xweşhal bûyne. ji dil supasiya serokê hikûmeta Herêma Kurdistanê dikin evê pêngava girin ku ev mêjoa bi xwe tomar kirîn û bu xelkê zaxo ji biye destkeftekê dîrokê. شورکردنا دەسەڵاتان سەری بۆ خوارێ دێ ئەvە gelek خزمەتە خەلکی باژێرە زەخۆکردن هەلبەتە ژی باژێر زەخۆ و خەلکە بیک و بێ تهنیە ئاڤەدانیە. Zaxo ji riyê geştiyarî jî ve devereka giring û berçava û hejmara 347 bingehên geştiyarî lê hene û projê geştiyariyê geliyê Zaxo jî ku li van nêzîka û bi kujimê 100 milyon dolaran kar têda têkirin riyekê ciwantir û geştir dide geştûguzara deverê û bi sedan delîveyên karî jî peyda dike. Ev ew serbarî hebûna 140 cihêndiyên şînwarî. Projet master plana geştûguzarî de evel qonaxa çûyî hatîne dariştin pirêya îdara serbexûna Zaxo û taybet û piştavaniya Cenabê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê em dê vê planê wekî dibêjin update bikin bo yekê em bişên qonaxê bê de ev proje li berdestê me em bi duristahî bixine xizmeta kertê geştûguzarî de her wisa bibine bi nemayekê pêz ku em vî bajêrî bi duristahî bikine bajêrekê geştûguzarî. Zaxo pêgehekê giring û stratejî di biyavên çandin û aborî û bazirganî de heye û her du derwazeyên nêvdewletîn İbrahim Xelîl digel Tirkiye û Pêşabûr digel Sûriya li xwe digire ku salane bi buhayê zêdetirî 20 milyar dolaran alogora bazirganî bi van deriyan da têkirin.
ئەڤە و زێدەباری هەبوونا زەڤیên nefta tawkê ku rojane 113,000 bermîlên neftê berhem diîne ku dibîte rêjeya 24 ji sedê ji nefta Herêmê. Hevdem devereka bi mifaya bû çandinê û roberê 595,500 dûnemên erdê çandinê hene û her sê rîbarên Xabûr û Hîzil û Dîcle jî pêda derbas dibin. Lewra bidîtina aborînasan ev biryar vejeneka baş li hemî van kertan dike û beref pêştir dibe. Ev çendê de rengvedanekê rastî rengvedaneka aborî dê çêket ser gişt buwarê gişt û gozarê em bêjîn mesela buwarê çandinê buwarê pêşesazî da ekî dê werê êt êdî ku çî bizaveka bazirganiya pês çêbit gel taybetî van çikû ev dewletên dewrber wekî em zanîn zaxo cihekekê pêgehekê stratîjiyê heyl ser snorê Tirkiye û snorê em bêjînê Sûriye û Iraqê. Zaxû li sala 1864 bûye qeza û rûberê wê jî 1209 kîlometrên ducane û li sê gûşeya sinûriya Iraq, Sûriya, Tirkiye dikeve û hejmara xwecihên wê jî zêdetirî 300,000 kesan e. Ji rêya kargerî jî ve îdareya serbexweya Zaxû her êk ji her du qezayên navendiya Zaxû, qezaya Batîfa û çar nahî û 11 komelgeh û 187 gundan li xwe digire û bi bajirê pêkvejiyanê tê naskirin ku misilman û mesîhî û êzdî û pêştir cihû jî têda jiyayîne. سپاس بۆ هاوکارم ئیسلام یوسف. کاک گودەر بە ئیدارەبوونی زاخۆ یەک لە منفعەتەکانی کەمکردنەوەی ڕۆتین و زیادکردنی خزمەتگوزاریە بۆ ڕاهێکردنی کاروباری هاوڵاتیان. ئێوە پلانتان وەکو سەرپەرشتیاری ئیدارەی زاخۆ بۆ کەمکردنەوەی ڕۆتین بۆ زیادکردنی خزمەتگوزاری بۆ ئەمە چیتان کردو و سەروبەندتان لەگەڵ بە ئەلکترۆنیکردنی ئیشوکاری هاوڵاتیان چۆن؟ ئیدارە سەربەخۆ پرۆسەیەکە هەتا کوت هێتە سەر پێ خۆیان دروست بێت وەکو ئیدارە حتمما بوومە وەکو خەڵکی زاخۆ یانکو وەکو هاوڵاتی ڕۆتین دێ سنوورێ ئیدارە سەربەخۆ زاخۆ زۆر کەم زۆر جارانش ئەوەیە هاتی گوتنێک و بۆ ڕاپەڕاندنا معاملاتێکە زۆر پێویست نەبووە یان زۆر زەرۆش نەبووە دوێ چوو بۆە پارێزگار یان دوێ هات بۆە مرکزیان دوێ هات بە هەولێری بەرهەندێژە یەکش هێلێت گشتیات حکومەتە هەرێما کوردستان کابینان نەهەیە ئەوە کو ڕۆتین کێم بێتن بەرهەندێژێک مە وەکو ئیدارە سەربەخۆی زاخۆ نوکە ئەم هەیکەلی خۆی ئیداری بەرە ئەم دێ چاوەشێنش نوکەیە کو هەوڵاتیەت مە ئێدی سەردان و هەر جهەکێنەکەن هەر دایراوی یان هەر ئەو بێژن ئەو معاملە هەیە یان ئەو شولە هەی لێ دارێ بهێتە چارەسەرکرد مە دووسێ پێنگاوێت خاوێتین کو گەل دام و دەستگاهێت میریل زاخۆ پێنگاوە ئێکێ ئەوە دویا ئەف دایرێت زاخۆ یان ئەف فەرمانگەهێل زاخۆ استقلالات خو وەربگرن یان کو سەربەخۆیە خو وەربگرن پارێزگا دووکە مباشر مرکزی و بهێ نەگرتنی ئەف پێنگاوەیەت هاتینە هاوێتنێ بۆ هەندێک و هەر هەوڵاتیەکێک و داواکاریەک یان کارێک هەبیت فەرمانگەیەت حکوومەتی ناف فەرمانگەهێت واندا بهێنە چارەسەرکردن کو نەچنە مرکزیان ئەوە وەکو میکانیزمی ئیشکردن. کاگودار زۆر زار دەیبیستینێمە لەو هەرێمەین و ڕەنگە مێژوێکمان لەگەڵ مامەڵەکردنی کارمەندانی دائیرێک لەگەڵ هاوڵاتیان هەبێت. ینی وەکو کارنامە وەکو بڕیار و ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان کەمکردنەوەی ڕۆتین واردە ینی بەڵام زۆر زار تەماشە دەکەی لە یەکێک لە فەرمانگاکان بەس بۆ نمونە یەکێک لە بەڕێوبەرەکان ئیشێک بە تاخیرەوە ڕاهی دەکات ئەمە پێویستی بە کەسی دووەم هەیە کە لیدەری دووەمە لیدەری ئەو شوێنەیان ئەوەی کە پێ سەرپەرشتیاری ئەو ئیدارەیە خۆت تا چەند بە دوواداچوون بۆ ئەو جۆرە کەیسانە دەکەی ئەو وەکو بڕیار هەیە بەڵام وەکو بە دوواداچوونی کەسی یەکەم لە ناوچەکە حتمما زۆر جار هەر معاملەکە بێتە ڕایکردن پێویستیا ئیمزا ڕێڤەبەرێ وێ فەرمانگەهەیە یان وێ ئیدارە یان وێ دایرە هەیە بەرهەندێژێک یەکەم پێنگاوامە ئەم گەل هەمی فەرمانگەیت حکوومەتی دانیشتی کاروبارێت خۆ یانکو کۆمبوونێت خۆ یانکو دەرچوونێت خۆ بخنە پشتی سەعات دوێ و سێ دەوامێ بۆ هەندێک و وێ فترا کو دەوامێ دەست پێدە سەعات هەشت حتا سەعات دوو تا دوو نیف سێ
مباشر معاملات هولاتیان بهنه مشاندن اما ایکش پنگوانا هر پروژه ایک کوام دست کاربین ما افدا خازل وانا همیا کرد یا ما گوتی وانا که دوید فرمانگه خو حضور آوان یا آماده بین آوان الا تشتکی زور فر نبید پیوست ناکتن کمبون و درچونت خو بخیر ئەگەر کەسێک بێ سکاڵایەک بکات ینی باسایین دەگاتە تۆ بۆ نمونە تۆ دەرگات کراوە زۆر ئاسانە دەرگێمە ڤەکریە بۆ هەمی کەسەکە من ڕۆژە ئێکێژ یاگوتی هەولۆ حتا و کەژیە ڤەکریە ڕەنگە هەمی جارە مرۆڤ بەردەست نەبێتن هەندێک ئیش و کار بەڵام دەرگەهێ ڤەکری بۆ هەمیکە بێژن هەمی هەوڵاتیت خو بڕێکە بەریدە ئەلەکترۆنیشک ینی ئیمێڵە خۆ پەیجێ ماوەکو ئیدارە سەر بەخۆ و موبایل ئەمەژک ڤەکریە موبایلڕۆ نزیکە یەک چارە خەریک بوو موبایل تون پێوە نەجیدار مەشغول بووی ئەمە سەبەبی ئەوەیە کە زۆر وەڵامی خەڵک دەدەم ینی خەڵکە هەرێکی شول و کارێک عملێکیان دەوایری حکومەت طبعاً ئەوە دەرگەی مەدە ڤەکری بێت وەکو هەم وەکو جەنابی سەرۆکی حکومەتی ئیشارەت بدەین ئەمە ئێمە خزمەتکاری خەڵکین ئێمە نەچوینەوێن ئەو شوێنەیان بچن ئەوێرێ ڕینە خوارێ ئاغاتی و کوێخەتی بکەن ئێمە خزمەتکاری بە شەو ڕۆژ بە 24 ساعت هەموو دەوایری حکومەتش ئاگادارن کە ئێمە لە خزمەتیاندا لەسەر هەیکەلبەندی ئیدارەی زاخۆ کام لەو فەرمانگە و بەڕێوەبەرایەتیە خۆجییانە دەبنێ بەڕێوەبەرایەتی گشتی بۆی کە کاروباری هاوڵاتیان وەکو خۆت فەرمووت نەچێتە دهۆک و نێتە هەولێر بەتایبەت کۆمەڵەکیان پێویستە بێتە هەولێر ینی بۆی ئەمە کەم بکرێتەوە چەند شوێن لەمانە دەبنە بەڕێوەبەرایەتی گشتی وچیشتان بۆ ئەو کردو دەمەوێت لێرەوە ینی مزگینەیە کاتیش بدەم بۆ خەڵکی زاخۆ شەرت نینە هەمی فەرمانگە ببنە مدیریەت گشتی بەس ئەو مدیریە هەرکو ئەو ڕێڤەبەریەت کو نەبنە گشتیژێک ڕاستەخۆ وەزارەتێوە دێنە گرێدا هەمی فەرمانگە و ڕێڤەبەریە زاخ و هەیندێ ڕاستەخۆ مرکزی بەهێنەگرن هیچیان ناگەرن سەر بەڕێوەبەرایەتی گشتیکە لە دۆکێ نەخێ هەمویان ڕاستەخۆ دێ تەعامل هێتەکردنێ الگەل مرکزیان بێژن حکومەتە هەرێما کوردستانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکە دەستێت حکومەتە هەرێما کوردستانی بەرهەندێژێک بڕیارە 4 ڕێڤەبەریەت گشتیە هاتی دانێ جارێ دوێ مەرحەلا ئێکێدا ئەگەر پێویست بکات ڕەنگە مستەقبەلدا هەندێک فەرمانگە یا هەندێک ئەوانیش پەروەردە و تەندروستی و پێگومان دەبێت دوێت تێدابێت ئەوانی ترسین شارەوانی و کشت و کاڵ زۆر باشە لەسەر کشت و کاڵ بابۆسی زۆر جار حکوومەت هێرێمی کوردستان زەختلەوە دەکاتەوە کە یەک سەرچاوی داهاتن پشت پێبەستن خراپە و ڕەنگە من پێی بڵم سەرەتانە یانی ئەوەی لە نەفتبینیمان کارەساتێکی گەورە بوو بۆیش بۆ کشت و کاڵ ئەم کابینەیە هەست پێ دەکرێت کە زۆر تەرکیزی خاتە سەری تۆ وەکو خۆت و ئیدارەکەت وەکو ئیدارەی زاخۆ تا چەند پاڵپشتی کشت و کاڵ دەکەن و ئەگەر لەوێشەوە لەسەر گەشت و گوزار و پرسی شوێنەوار و گەشت و گوزار و ئەوانش کۆمنتێکە هەبێ وەکو دوا پرسیار دەرفەتە دەمێ فەرموو مدوێت ئەسەر سێتەوەرە ئەلڤێرێ فەرساتێ بدەمە ئەم باخین هەم گشت و کاڵی همش تجاری همش گشت و گذاری طبعا زاخو شارکک و زمینای خوش بواره گشت و کالی و بواره گشت و گذاری پیش بکوید هر واساش بیرامنه چیز زاخو سر حدود $2 يعني شنو تجاري گشتیاری و زور به زوری او گشت و مکانی کش دروت هن همه سنور زاخورات هن بر هندش مرکز که تجاریه همش سیاحی همش گشت و کالیه بوده چندش ما وقت اداره سر بخو زاخو امگل لاینت پیوندی دارد زاخو و لاینت پیوندی دارد حکومت سرخط بوده کو پلانه که دانی بو گشت و کال میشن چونکه منطقه گشت و کالیه بداخل وکو پیشترش گرافیک آدم اشارت پیدا کو پکک بو سبب خراب کردن و مالویران کردن هندک گندید ما براستیش سیوکا زور باشد ناف منطقه برواریا هی گلک برهمت گشت و کالیت خو مالی و منطقه چیایی چونکه هم منطقه چی بنابانگی اوی کناری بنابانگی لا دهوگ بینی من کاته کسروش حکومت سوئه پیشانگه باشی زوری منطقه زاخو منطقه گشت و کالیه و منطقه چیایی یعنی برهم زور خاون و خوشن و منطقه ده برهم دیم یعنی اوه ایکش بلام هر واسه منطقه کش بو دخلودانی
زۆر دەخلودان لێ منتەقەت هێداکردنێ حتمما ئەو سەکتەرە ینی ئێکش هەدەفێت منە وەکو ئیدارەش من یاگوتی سێ سەکتەر ینی هەم گشت و کار هەمش گەشت و گۆزار بچینە سەر گەشت و گۆزار طبعا زاخۆ وەکو گوتم منتەقەیەکی چایە شوێنی سیاحی زۆرێت زاخۆی المنطقة جاي بداخل أوش هر بكاكا زور شوين ويران بوينا يعني خلق نشد سردان وان منطقة كدش بر طب بارانا تركيا وبكاكا لو منطقة هر أصلا زاخو خابير زاخو نيفا باجري داشت يعني زمینه زور خوشات زاخو بواری کشتو گذاری پیش بخی برندش زور جدیه سر و خالص ساکنین اعطا الجل دوات له اولياتي اشكرنيتو قشتو گزارو قشتو كالو برسي ابوري وكجبردني ابوريش المنطقه يعني وكم من قلت زاخو باجره كي تجاريش يعني زور بيزور الشركه ما ظنش المنطقه زاخوتي بعد از فرصت هاي زمینات زور خوش بیتن و زاخو توی باری داش پیش بکرد و هیوام که او گوران کاریانه خلچی زاخو ئێمە و بینەرانیش بیبینین بەڕێز گودار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی زاخۆ زۆر سپاس بۆ ئەو زانیاری و کاتێ بێمەت بەخشی زۆر سپاس بۆەوەش دووبارە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا ئێمەش بتوانین لەو ئەو فترە عەملوێرە خزمەتەکە باشتر پێشکەشی خەڵکی وێ دەڤەرێ بۆ هیوان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن.